سڵاو لە هاوڕێیان بەڕێزان هەموو لایەگەزانن کێشەیەکی باڵندەی ماڵی هەیە ئەویش ئەوەیە کاتێککە ئیبیتە دەرەوە یا کاتێککە ئەچێتە دەرەوە ئەم باڵندەیە ئەڕوات یعنی ون ئەبێت زۆرێکەیە زۆر کەسێکڵێ ئەڵێ من ئیمانم بە باڵندەی ماڵی نییە یاخود ئەڵێ بەڕێزان یعنی باڵندە هیچ باڵندەیەک نییە لە دنیا تۆ لە ژوورەوە داو نابێت بیبیتە دەرەوە بفرێت و بێت ینی بفرێت بڕات و ینی بێتەوە خۆی بێتەوە یعنی ئەمە هەمومان کۆترە زانین کۆتر بە زاجلیشەوە کە تیاتی بە 3000 کیلومتر بە 2000 کیلومتر بە ینی بە 1000 کیلومتر کە ئەڕوات کە باس عبرە قاڕاتی پێڵێن بەن کە لە قاڕێکە چێ بۆ قاڕێک یا لە شارێکەوە بۆ شارێک یا لە وڵاتێکەوە بۆ وڵاتێک خۆ ئەمە ئەم تەیرێمە هەمومان کۆترمانە بووە ئەم کۆترێکە بە بێچووی هەڵیەت کەیتر تازە باڵە فڕە ئەبێت ئەبێ بچێتە سەربان لە سەربان ئەو ناوچەیە ببینێ خۆی بگەڕێت مێشکی ئەوان جیاوازە تەمان مێشکی کۆتر جیاوازە لەگەڵ مێشکی با بڵێن ئەو باڵندانی ئێمە گو کۆکتێل و غەندور و تووتی کە بە خێوی ئەەکەین ئەم کۆترەیە ئەچێت ئەگەڕێت ئەو ناوچەیەتە شارەزا ئەبێت ئەو شوێنی کە لیەتی با بڵین لەبەریەکات و ئەگەڕێتەوە ئەوێت ئەوانیشی کە سیباقەکەن بەم باڵندانە ئەبێ ڕۆژانەیە هەفتانەیە ماغانە چەند کیلۆمەترە دووری خەنەوە بەرڵایکەن نەک یەکسەر دەبا ئەو کۆترە با بڵین ئەگەر بەس لە ژوورەوە بێت یا بەس بچێتە سەربان و بگەڕێتەوە دوای ئەوە بڕۆبی بە لە شارێکی کە بەرڵایکە بابێتەوە نایەتەوە چکە ئەبێ لە بەری بکات ینی ئەو شوێنە لە بەرکە مرۆڤی ژەروایە یعنی بێنە بەرچای خۆ ئێمە خۆمان چەند با بڵین کە گەورەشین وەرە سەمەسەمێن هەل لە شاری سلێمانیا تۆ گەڕێکێ نەو بینی بێ نەو بیست بێ گەڕێکێکی تازە بێ چاو بەستنەوە بڕۆن لەوێ داونێن تۆ نازانی بڕۆی ینی سار بە سارە چەند جارێمە بە سارە بە شوێنێکە ئەڕۆین ون ئەبین لەبەروی شارەزانی باڵندا کە تۆ باڵندەیەکی ماڵی هەیە لە ماڵەوە ماڵیە خۆت بەخێو و کردو لە بێچوێتیەوە لە یەتەم یاین تەنانەت لەسەر سەری خۆت نەبێ نانیشێتەوە ئەم باڵندەیە کە ئەچێتە دەرەوە ئەفرێت جاری یەکەم شت ئەم شوێنە پێی نامۆیە ینی ئەم شوێنە نامۆیە کە ئەفرێ ئەم تەیرە لە دەرەوە چۆلەکە هەیە با بڵین شتیکە هەیە کە لەوانەیە بیبات کە مل ئەنیەت ئەم ڕێک ئەڕوا یاخود بەلایەکە ئەڕوا پشتی خۆی نبینێ هەر نازانێت کوێ ئەم شوێنە یعنی تەنانە دەگەل لە ماڵەکەی خۆتە ئەم باڵندێ لە حەوشەکە بەرڵابێ لەوانەیە بڕوات نەزانێت چکە شارەزانە ئەو بای باڵی خۆیە هەمووشمانە زانین باڵندەیە کە ئەخرێتە قەفەزەوە قەفەزەکەی چەند گەورە بێت کاتێ دەریێنی ئەیەنیتە دەرەوە بەدەستەوە فڕێلی ئەمە پێمە پێڵین بای باڵی خۆی ئەیات ئەو لەو شوێنا شارەزایە تۆ ئەچێتە دەرەوە دەرێک ئاسمانێکی فراوان ئەم هەموو دارە ئەم هەموو ماڵە ئەڕوات سەری لێ ئەشێوێت لە کۆتاییشە ئەم کۆکتێلە هەرەگەڕێتەوە بۆ لای مرۆڤ بۆیە ئەگیرێت بێجگەلەوەی کە برسیەتی کە برسی ئەبێت دوایە گەڕێتەوە بۆ لای مرۆڤ لەبەر ئەمە ئەگەر لە دەشتاییەکا بێت دەشتایی بێت درەختی لێ نەبێ ماڵی لێ نەبێت کە زۆر کە زەڵێ من تەیری خۆم بردوتە تەمان لە ئەوروپا ئەگە بینی بێتان خۆتان لەوانەیە بینی بێتان لە قاعی گەورە ئەم تەدریبەی پێەکەن یعنی ئەم تەدریبەی پێەکەن بە فیکەیە بە شتێکە کاتێت تۆم فیکەیە لێ یا ناوێکە کە گوێی لێتی ئەیزانێ ئەگە دوورکێتەوە گوێی لێ بێتەوە بۆ لاو فێری ئەمەی ئەەکەن بەڵام تۆ تەیرێک لە ژوورەوەی ئەگە فێرین ئەم فیکەیە شکرد بێ فێری ئەو ناو کردێت تۆ لە چوارچێوی ماڵێکە کە با بڵین مەودای فڕینی کەمە کاتێک تۆی بیدە دەرەوە ئەم تەیرە سەری لێ ئەشێوێت ئەڕوات و کووتمان تەیر جاریوات چۆلەکەیت تەیرە سەری لێ ئەشێوێت کە سەریشی لێ شێوە ئەڕوادی تر تۆ لە چاو نەبێت تر خۆ ئەم باڵیشی هەیە ئەڕوایتە تا توانای هەبێ ئەڕوات لەوانەیە لە شوێنێ شێوێت لە شوێنێکە نیشێت و تۆ نەی بینیت لەبەرەوە بەڕێزان یعنی بۆیە ئێمە ئەڵین باڵندەی ماڵی کە ئەڵین سیقینیە زۆر جار ئێمە قسەکەین سیقینیە ئەمە لەبەر ئەمەیە سیقینیە لەبەر ئەوە نییەم تەیرە زیرەک نەبێ یاخۆم تەیرە ماڵێتی بەس ئەوەیە لە ماڵا ماڵی بێ ئەم تەیرە سەری لێ ئەشێوێت ئەمە بۆ هەمووی بەگشتی هەمووی وایە بەڵام لە شوێنێکی تەختانی بێت لە مەودایەکە بێ ئەم تەیرە کە بتوانێت بفرێت کە ئەفرێت تۆ ببینێ ئابانی ئەەکەیت بەناوەکەی خۆی یا فیکەیەکە یا هەر شتێکە یەتەوە بۆ لاوە بەڵام لە دەرەوە زۆ زەحمەتە لە ١٠٠ بۆ 95 ئەم تەیرانە ئەڕۆن مەگە بە سوتفە ئەم تەیرە بچێتە شوێنێکە و تۆ ببینێ کە باینکەیتەوە بێ بۆ لاو لەبەرەوە بەڕێزان ئەگەر لە حاڵەتێکە بۆ نمونە
زۆر زەحمەتە ینی لە ناو شار لە ناو با بڵین ماڵ گەڕەکەکانە تو ئەم باڵندەیە وای لێ بکەی کە بڕوات و بێتەوە بۆ لاو یعنی ئەمە بۆی هەموو کەسێک با بڵین ئەو زانیارێ بزانێت تەیری کە باڵی هەبێت زۆر زەحمەتە بیبیتە دەرەوە ئەگەر بتێ بیبیتە دەرەوە ئەتوانیت بۆ نمونە 5 شاپەڕی یا 6 شاپەڕی بەلەزگەیەکی وا ئەیبەستیت بۆچی بۆ یەگە فریژ نەتوانێت زۆر بفرێ هەردوو لای یەکی 5 شاپەڕی ئەم لاوە 5 شاپەڕی ئەولا یاخود ئەتوانی وردە وردە ئەگەر کەسێ بیەوێ لە دەری شەو شارەزا بێت ئەتوانێت وردە وردە بۆ نمونە جاری دواتر 4 شاپەڕی ببرێت وابێ کە نەفرێ بۆی هیچ نەبێ ئەو شوێنی کە لێتی شارەزا بێ ئەمە وکوتمان بەمەرجێک نەکچێتە شوێنێکی کەەوە کە توی ئەو شوێنی کە ئیزانێ لی دیار نەبیتە سەری لێ ئەشێم باڵندێ و گوتمان کۆتر زیرەکترە مێشکی کۆتر زیاتر با بڵێن شت خەز نەکات لەبەرەوە تۆ لە هەموو کاتێکە وا باشترێکە باڵندەی ماڵی بە هیچ شێوەیەک بە باڵی کە کرابێتەوە نەیبیتە دەرەوە چکە زۆر جار ئەگەر ڕاش بێت لەو گەڕەکە و لەو شوێنە لەوانەیە لەو کاتا کە خۆی ئەو بڵین ئەوێ هەوای باڵی خۆی بات کە بەرز ئەبێتەوە ئەفرێت لەوانەیە چۆلەکەیە یا هەچ تەیرێکیکەیە یا هەچ تەقەیەکە یاخود دەنگی سیارێ هۆڕنە هەچ شتێکە وای لێ بکا سەری لێ بشێوێ و بڕوا و نەگەڕێتەوە لەبەرەوە بەڕێزان باڵندەی ماڵی هەتا ئەتوانن کە باڵی هەیە نەیبەنە دەرەوە چووکە کە چووە دەرەوە لە 180 احتیمالیەوە بڕوانێتەوە بەداخیشەوە بەداخۆن قسەیەکەم لە کوردستان بەگشتی ئیڵێم هەمووی ناڵێن ئێمە بەگشتی خەڵک بێویژدانە لەو لایەنەوە کە بەڕاستی کە تەیرێک ئەگرێت چونکە هەچ کەسێ تەیرێ بگرێت لە حەج شوێنێکی کوردستان نابێت تەنانەت لە گوندێکی دەرەوەی شاریش بێت ئەتوانێت کەسێکی هەیە کە فەیسبووکی هەیە کە شوێنی چیە شوێنی باڵندە هەیە ئەتوانی بڵاوی کاتەوە کە باڵندەیەکی وای گرتووە تا بیگەڕێنەوە بەلای خاوەنەکەی بەڵام بەداخەوە کەس ینی زۆر دەگمەنە ئەوانەی ئەوە ئەکەن هەن ئێمە ناڵێن نییە هیوادارین داهاتوەوەی باڵندەیەک ئەگرێت یعنی زۆر کەسێسە ئەو ڕۆژە خێزانێگاتن بۆ لایەمەوتیان ئێمە ئەگەر ئەوەی ئەو تێرەمان بۆ بێنێتەوە مەناعەتمان نییە ئەگەر تووتیکیشی بێ بۆی بکڕین چکە مناڵەکەیانەوە گری ئەو تەیرە بوون لەبەرەوە هیوادارین باڵندە کە باڵی هەیە ماڵی کە تۆ بە ماڵیە زانی مەی بەرە دەرەوە لە دەرەوە بەرڵای مەکە وکوتمان باڵندە بۆ باڵندە جیاوازە بۆ نمونە خورماخۆرە هەیە خەڵگەی بەڕڵایەکە چکە بووە خورماخۆرە لە دەرەوە دانرێت زۆربەی کاتی بادە دەرەوە ئەو ناوە شارەزا ئەبێت خۆی تر شارەزا ئەبێت کە بەڕڵاشە بێت لە حاڵەتەکە زۆر جارێتەوە بۆ قەفەزەکەی بەڵام کۆکتێل و غەندور و تووتی و دووڕێە کنیورە ئەمانەی کە دەن و قەوسەکانن ئەو مێشکیان بەو شێوەیەکەم بەهێز نییە چکە ئێوە بێن نەبەر چای خۆتان خۆ لە سروشتا ئەگەر ئەو توانایی نەبێ بگەڕێتەوە شوێنی خۆی لە سروشتا ئەو چۆن ڕۆژانە چەند کیلۆمەتر ئەبڕێ بۆ خواردن دوایە گەڕێتەوە بۆ هێلانەکەی خۆی یا بۆ شوێنەکەی خۆی ئەو توانای ئەوەیە بەڵام مشکلەکەی لەوە ئەو ناتوانێت لە بەریکا لە بەری ئەو تۆ لە ژوورەوە داوناوە بەس ئەو ژوورەوە ئەزانێ یا هەرە و چوارچێوەی کە تایەتی لەبەرەوە بەڕای من ئەتوانرێت بەو شێوەکوتمان پاڵ بیبیت ینی لە دەرەوە ببینێ لە سەربان بێ بە باڵ بەسرایی بۆی نەفرێت شارەزا بێت داینێ ڕۆژانە تەمان بە 1 جار و 2 جار نابێت ئەنجا شاپەڕەکانی چوار بردن کە یەکەم جار 5 بەستی دوایی 4 ببەستی دوایی 3 ببەستی بۆی هیچ نەبێت ئەگەر لە حاڵەتەکە ئەگەر شتێک ڕوویا بتانی بیگریتەوە هەچ کەسێکیش هەچ بەڕێزێکیش هەرچ پرسیاری چێ بێمە لە خزمەتتان ناین چای هەمووتان ماچەکەین هەوڵیشمانە بە کورتی بیبڕێنەوە چکە زانین تا کورد بێ خەڵک لەوانەیە زیاتر گوێ لێ بگرێ کاتێکی خۆش خواتان لەگەڵ